لەو کەشوهەوا جوانەی بالیستان پێم خۆشە کۆمەڵێک زانیاریتان بدەم لەسەر ئەو ناوچەیە کە بەڕاستی شوێنێکی ئەوەندە دڵگیر و جوانە، ئەوەندە کەشوهەوایەکی خۆش و جیاوازی هەیە، هەرچەندە باسی بکەم هێشتا کەمە. بالیستان دەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی و سەر بە پارێزگای هەولێرە لە ساڵی 1999 بۆ بە ناحیە. لە بالیستان 15 گوند لە دەوروبەریدا هەیە. ناحیەی بالیستان کەوتۆتە باکووری ڕۆژهەڵاتی قەزای شەقلاوە و سنووردارە بە ناحیەی خەلیفانی سەر بە قەزای سۆران و قەزای ڕواندز لە باکوور و ناحیەی بێتواتەی سەر بە قەزای ڕانیە و ناحیەکانی هەریر و باسرمە و هیران سەر بە قەزای شەقلاوە و ناحیەی سکتان و سەر بە قەزای کۆیە. نزیکەی 88 کیلۆمەتر لە پارێزگای هەولێر و 36 کیلۆمەتر لە قەزای شەقلاوە و 35 کیلۆمەتر لە قەزای ڕانیە و 29 کیلۆمەتر لە ناحیەی خەلیفان و 25 کیلۆمەتر لە ناحیەی بێتواتەی ڕانیە دوورە کە ئەمانە هاوسێ و هاوسنووری ناحیەی بالیستانن. و لە 16 نیسانی 1970 لەلایەن ڕژێمی ئەوسای عێراق بالیستان کیمیاباران کرا کە بەداخەوە زیاتر لە 200 شەهیدی لێکەوتەوە و بریندار بوون و خەڵکەکە دەربەدەر بوون. بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە هەروەکو ئەو دایەجیانە باسی کرد کۆڵمان نەدا، ئێمە ئێرەمان چۆڵ نەکرد و هەر بە ئاوەدانی هێشتمانەوەتە دوای ئەوەی کە ئێرە کیمیاباران کرا و خەڵکەکە دەربەدەر بوون. دواتر ئەو کاتەکە بارودۆخ باشتر بووە، خەڵکەکە هاتەوە سەر زێدی باب و باپیرانی خۆی و ئێرەیان چۆڵ نەکرد. بەڕاستی بالیستان شوێنێک نییە چۆڵ بکرێ و بەجێی بهێڵی بڕۆی. دڵت لێرە دەمینێتەوە، دڵت هەمیشە لەو شوێنە دەمینێتەوە کە تێیدا لەدایک بووی لە زێدی باب و باپیرانت. پێم خۆش بوو کۆمەڵێک زانیاری گرنگتان پێ بڵێم لەسەر ناوچەی بالیستان، ناحیەی بالیستان.